بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سەرۆکی حکوومەت هێرێم لە پارێزگای هەولێر زەنگی ساڵی نوێی خوێندنی لێدا و لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانیش بەشێک لە مامۆستایان زەنگی ساڵی نوێی خوێندنیان لەسەر شەقام لێدا. سەرۆکی حکوومەت لە وتارەکەیدا لە پارێزگای هەولێر هیچ بەڵێنێکی نەدا لەبارەی چارەسەرکردنی کێشەی موچەی مامۆستایان. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی نەوشیروان حەمەغەریب ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەروە لە کەرکووکەوە ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستایانی کوردستان لە هەولێریشەوە نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. لە هەولێر سەرۆکی حکوومەت زەنگی ساڵی نوێی خوێندنی لە ناو قوتابخانە لێدا. لە پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانیش مامۆسایان لە سەرشەقام زەنگی ساڵی نوێی خوێندنیان لێدا. بابوونی چەندین گرفتی پەروەردەیی و بێموچەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە قوتابخانەیەکی ناحەی بە حەرکەی سنووری پارێزگای هەولێر زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی لێدا و هیچ بەڵێنێکیشی لەبارەی موچە بە مامۆستایان نەدا. دەستپێکی خوێندن لە هەولێر بە بێگردبوونەوە و خۆپشاندانی مامۆستایان بەڕێوە چوو، بەڵام مامۆستانی ئەم پارێزگایش هەمان گرفتەکانی مامۆستانی ناوچەکانی دیکەیان هەیە و دەسەڵات بازەبری چەک ناڕەزاتیەکانی کپ کردوتەوە. مامۆستایەک دەڵێت بە گیرفانی خاڵی و دەروونێکی شڵەژاوەوە پرۆسەی خوێندن سەرکەوتوو نابێت. لەوە ناچێت پرۆسێکی سەرکەوتوو بێ و گومانیشم وایە وەزارەتی پەروەردە لە ناچاریە ئەم بڕیاری داوە، ینی هیچ هەنگاوێکی تری نەبینیوە. خۆ ناشکرێت دەرکەی قوتابخانەکانیش داخرێ و قوتابخانەش نەکرێتەوە. لەگەڵ دابینکردنی ژیانی مامۆستام بە هەموو شێوازەکانیەوە، یعنی بەوەی کە مامۆستایەک لە وڵاتی یابان چ ژیانێکی بۆ دابین کراوە لە هەرێمی کوردستانیش بۆی دابین بکرێت. یعنی مامۆستا کەسایەتێکی گەورەیە، ئەوانەی کە لە ئاستی پلە و پۆستی بەرزان هەمویان مامۆستای پێگەیاندون. با پێچەوانەی هەولێرەوە لە شاری سلێمانی مامۆستایان بە دروشمی شکستان هێناوە و دەست لە کار بکێشنەوە خۆپشاندانیان ئەنجامدا و نەچوونە هۆڵەکانی خوێندنەوە. مامۆستایانی سلێمانی داوایان کرد کۆتایی بە لێبڕینی موچە بهێندرێت و خوێندنی ئەلێکترۆنیشیان ڕەت کردەوە. ئێمە سەر لەبەری سیستمی بەناو ئۆنلاین ڕەت دەکەینەوە کە موچە بێسی ڕۆژجارێک بێ پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە بە هەموو شێوەیە کە شیاوی نەشیاوە هەڵەشێتەوە. حکوومەت گوێمدا بە داخوازی و مافەکانی مامۆستایان و سەرجەم چین و توێژ و فەرمانبەران. لە پارێزگای هەڵەبجەش لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەشێک لە مامۆستایان دژی دواکەوتنی موچە و سیستمی نوێی خوێندن بە ئەلێکترۆنی ناڕەزاتیان دەربڕی و یەکەم ڕۆژی خوێندنیان بایکۆت کرد. زۆر عیبە کە حکوومەت کورد بێ بەو شێوازە معاملە لەگەڵ مناڵەکانی بکە، وەکو وایە دایک و باوکێک خیانەت لە مناڵەکەی بکە. وها لە هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین مامۆستایان خۆپشاندان و گەربوونەوەیان ئەنجامدا و لەسەر شەقام زەنگی ساڵی نوێی خوێندنیان لێدا. بەتەحەداوە هاتوونەتە سەر جادە و لێرەوە زەنگی خوێندن لێدەین و دوامەڵەتمان داواتە حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان هەتا بەرواری دەیدا. لە ئەگەری وەڵام نەدانەوەی حکوومەت بایکۆت دووبارە بەرداوامەکەینەوە لە سەرجەم ناوەندەکانی سنووری پەروەردەی کەدارەکە. لە ئێستاشدا بە بیانووی قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆڕۆناوە دەیانەوێت خوێندنی ئەم ساڵ لە باخچەی منداڵانەوە تا زانکۆ و پەیمانگاکان بکەنە قوربانی، پەروەردە و فێرکردنیش لە لێواری ڕووخان و مەرگ نزیک بکەنەوە. وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم بۆ ساڵی نوێی خوێندن بڕیاری داوە قۆناغی 1 و 2 بنەڕەتی لەگەڵ 12 ئامادەیی لە ناو هۆڵەکانی خوێندن وانە بخوێنن، پۆلەکانی دیکەش بە شێوەی ئەلێکترۆنی. مامۆستانی ناڕازی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بڕیاریان داوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن تاوەکو حکوومەت کۆتایی بە لێبڕینی موچە بهێنێت و 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستان و شوروان بەخێر بێنگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی داواکاری ئەمڕۆی مامۆستایان لە شاری سلێمانی کە خۆپیشاندانیان ئەنجامداوە لەسەر شەقام زەنگی ساڵی نوێی خوێندنیان لێدا. داواکاریەکانیان چی بوو؟
سپاس بۆیە و بۆ بینەرانیش بڵێ وەکو ئاگادارن بەداخەوە یان ئێمە حەزمانە کرد ئێمە ژۆک و هەموو ئەو شوێنانەی تر لە ناوەندەکانی خوێندنە ئامادەیمان هەبوایە و تووشی ئەمانە نەبووین ئازانین کە ئەو قەیرانانی بەرەوکی ئەم میلەتەی گرتووە گەیشتۆتە چ ڕادەیەک چ بارێکی نادەرونی دەرونی لای کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردو بەداخەوە حەزمان ناکرد بەوە بێت بەڵام بەداخەوە ئێمە لە هاوینەوە ئێمە بە هەموو کەناڵە ڕاستەوخۆ و ناڕاستۆخەکان پەیامی خۆمان گەیانوە بە حکوومەت و بە وەزاری پەروەردەشکە لە ئێستاوە بیر لە چارەسەرێ نەکەنەوە بۆ دەستپێکردنی ئەم ساڵکەوا ئەمڕۆ یەکەم ڕۆژی بوو بەو شێوەیە دەوام دەست پێ ناکاتەوە و ئەگەر دەستیش پێکاتەوە دەستپێکردنەوەکەی تەنها ئەنجامێکی شکست دێنێ و هیچ ئەوە نابێت کە خەڵکو و هەم وەزارەت و هەم حکوومەتیش چاوەڕێکە بەداخەوە تازەترینینمان لە 20 مانگە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە لە خۆی لە 4 خاڵابینیەوە وتمان تا دەستپێکردنەوەی کاتی دەوام تکاتان لەکەین بەداخەوە مشکیلەکەمان ئەوەیە هەر نەک گوێ لێ ناگرێت نەجوابن نایەتەوە بە هیچ ئاماژەیەکی شارەت بەوە نایە کە گوێی لە تۆ بووە کە ئەم پەیامە گەیشتوتەوە کە بۆ نمونە خاڵەکانمان یەکەمیان لە پێدانی موچە لە 30 ڕۆژجارێک و بەبێ لێبڕین موچەی تەواو دەستپێکردنەوە بە تەرفیع و علاوە دیاریکردنی پاشەکەوتەکان بەداخەوە ینی کە ئەمە ئاسانترین کارەکە دەسەڵات بیکە وابزانم لە بەرنامە چاکسازیەکەی ئەم کابینەیە شاهبوو کە ئەو بڕی پاشەکەوتەی لە فەرمانبەران و موچەخۆران کراوە دەستنیشان کرێ و لە بانقێکا و ڕقمی حسابی بۆ بکرێتەوە بۆی هەر موچەخۆرێ بزانێت چەنی لای حکوومەتە تەنانەت کەس داوای دیانەوەشی نایەوە تەنها دیاری بکرێ ئەوەشی نەکردووە لەگەڵی شیا بەداخەوە کە ئەم سیستەمە تازەی خوێندنەی کە باسی یەکەن سیستەمی ئۆنلاین و ئەلکترۆنی کە حەز دەکەین کە مەبەستی تری لە پشتەوە بێ ئەوەش بە تەواوەتی ڕەوزەکەی لە پێش داواکاریەکانی ئێوە بڵین لێبڕینی موچە نەمێنێ موچە 30 ڕۆژ جارێک جێبەجێ بکرێم داواکارێک دەتوانرێت حکوومەت جێبەجێیان بکات ئەگەر ئەوەش نەکەن ئێوە بەرداوام دەبن لە خۆبشانە من بەڵێ وەڵاهی خۆ داواکاریەکانی ئەم جارەمان لە چاو داواکاریەکانی ساڵانی پێشوە زۆر سادەتر و ئاساییترە یعنی شتێک کراوە بۆی ئەم جارە حکوومەت بەهانەی ئەوە نەبێت کە ئەم داواکاریانە مستەحیلن و توانای ئەوە نییە کە جێبەجێ کە هەمومان نەزانین ئەو موچەیە کە پێش ئەگەر دیقەت بی لە چەند ساڵی ڕابردووە پێش وەزعی کۆرۆناوانە و پێشەوەی حکوومەتی بەغا پارە جارێکی تر بنێرێتەوە بۆ هەرێم ئەمان دۆلار نرخی لە 40 بۆ 50 عفو 90 بەرمیلێ 90 نرخی هەر لە 40 دلار بۆ 50 دلار بوو ئەمان معاشیان هەیە کەواتە تۆ بۆ ئەو کاتە توانیمتە ئێستا لەگەڵیشیا پارە لە حکوومەتی بەغا و مرکزیەوەیەتە لەگەڵەوە تۆ ناتوانیت یەیت لە سایە 21 لێبڕیت و لەگەڵ ئەوەی کە بە 50 ڕۆژجاری وە 55 ڕۆژجارێک تۆ موچیت ئەگەر ڕێکی خەیتەوە ینی تقریبا نیوەی موچەکە دەیاتێت نیوە کەمتریش لە هەموو لە هەنێ مانگە ئەگەر حسابیکەیت یعنی ئێمە ئەمانی کردو ئەزانین بەڵێ حکوومەت ئەگەر بتوانێت ئەگەر مەبەستی بێت ئەتوانێت بیا داواکاریەکان داواکاری مستەحیل نین ئەو داواکاریانن کە لە توانای حکوومەتدا هەیە زۆر بە ئاسانی جێبەجێیان کە ئەگەر مەبەستی بێت بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە هیچ ئاماژەیەکیوە نابینین هەز دەکەین بگرە بە پێچەوانەوە ئەمە بۆتە سیاسەتی حکوومەتی هەرێم کە ئەگەر پێشی بڵین حکوومەت شکا بەڕاستی ئەو قسێمان زۆر دووبارە کردوێتەوە توانین بڵین بۆتە سیاسەتی ئەم دەسەڵاتی هەرێم کە ئەم سیاسەتی برسیکردنە جێبەجێ بکە و ئیشی لەسەر بکات لە پێناو کۆمەڵی مەبەستی تری سیاسی لە پشتیەوە باڵ سوپاس دەکەم مامۆستا نەوشیروان مامۆستا نەوزەت جەنابیشت بەخێر بێی سەرنجیەوە یاخود هەڵوێسیەوەکو مامۆستانی پێشنگ کە ئەنجومەنی مامۆستانی پێشنگ سەبارەت بە ناڕزایەتی و خۆپیشاندان و دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن چییە؟ بەڵێ زۆر سپاس بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ ئێوە و سلااوڕێزم بۆ میوانە بەڕێزەکانی ئێوە کاک حەچیم سپاس منیش دەڵێم سەرەتا بەداخەوە دەبا ئەمڕۆ لە زیاتی ئەوەی کە حکوومەت لەگەر لێدانی زەنجی ساڵی نوێ خوێندنی 2020-2021 کۆمەڵێک بەڵێنی یعنی کۆمەڵێک بەڵێنی بنەڕەتی کۆمەڵێک بەڵێنی چاکسازی لە کەرتی پەروەردە لە سێکتەری پەروەردە بە مامۆستایان بداتن بۆی کە کەرتی پەروەردە و پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بکەوێتە سەرڕێزکەی خۆی بەڵام بەداخەوە لەگەر لێدانی زەنجی ساڵی نوێی خوێندن حکوومەتی جەنابی سەرۆکی حکوومەت هیچ بەڵێنێکی بە مامۆستایان نەدا هیچ بەڵێنێکی بە فەرمانبەران نەدا و بگرە نەیتوانی بە تەنها وشەیەکیش دڵی مامۆستایان و فەرمانبەران خۆش بکاتن بۆیە من دەڵێم عیبێکی گەورەیە بۆ حکوومەت ئەمڕۆکە
لەگەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە زۆرێک لە دەڤەرەکان ناڕزایەتی مامۆستایان و گرتبوونەوەی مامۆستایان زەنجی قوتابخانەکان و زەنجی خوێندنی ساڵی نوێ بە ناڕزایەتی مامۆستایان دەست پێ بکات. بەڕاستی ئەمە عیبێکی گەورەیە بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتی کوردی. دەبایە لەگەڵ ئەم هەموو بەڵێنانەی کە چەند ساڵە دەسەڵاتدارانی هەرێم بە موچەخۆران و بە فەرمانبەرانی دەدەن، ئەمڕۆ کاتی خۆی بوو کە حکوومەت لەگەڵ لێدانی زەنجی ساڵی نوێی خوێندن کۆمەڵک بەڵێنی بنەڕەتی چاکسازی بە مامۆستایان و فەرمانبەران بدابە بە ئەوەی بمانتوانی بە وەکو مامۆستایان و فەرمانبەران و ناوەندەکانی خوێندنی وڵاتانی دەوروبەری خۆمان بمانتوانی بە شێوەیەکی ئاسایی بتوانین پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا دەست پێ بکەین بۆی بکەینە قۆناغێکی تر بتوانین سێکتەری پەروەردە هەنگاوێک بەرەو پێش ببین. باڵێ ئێوەکو بڵێن ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ پشتگیری و ناڕزایەتی خۆپیشاندانە دەکەن کە بەڕێوە دەچن؟ بەڵێ ئێمە نەک تەنها ئەم خۆپیشاندانە سەرجەم خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران کە خۆپیشاندانی ئاسایین خۆپیشاندانی خۆڕشتین هیچ حزبێک و لایەنێک لە پشتەوە نییە، بەڵکو بگرێ ئەمە مافی ڕاستەقینە و بنەڕەتی فەرمانبەران و مامۆستایانی خۆشەویستی کوردستانە کە بڕژێنە سەر شەقامەکان بۆ ئەوەی داوای مافی ڕەوای خۆیان بکەن، چونکە ناکرێت تۆ لە کاک حەچیم ناکرێت مامۆستا ببێە ناوەندەکانی خوێندن بیبێ ناو پۆلەکان تۆش لە 40 ڕۆژ و 50 ڕۆژ تەنها موچەیەک بە لێبڕینەوە بدەی بە مامۆستا کە بەڕاستی ئەمە خۆ خێر بە مامۆستا ناکەی، مامۆستا حەقی خۆیەتی. بۆیە ئێمەکۆ ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە ئێستادا و لە هەموو کاتێکدا لە داهاتوشدا ئێمە پشتگیری هەموو خۆپیشاندانێکمان کردووە، پشتگیری هەموو ناڕزایەتێکمان کردووە کە ئەمە بە مافی ڕەوای مامۆستایانمان زانیوە کە کە من دەڵێم عیبێکی گەورەیە نەدەبوو حکوومەت لێ بگەڕێ دەستپێکی زەنجی ساڵی نوێی خوێندن بەوە لێ بداتن کە لە جیاتی ئەوەی دڵی مامۆستایان خۆش بکات، مژدە بە مامۆستایان و فەرمانبەران بدا، موچەکانیان بۆ چاک بکات، چارەسەری موچە بکات، لە 30 ڕۆژ جارێکدا موچە بەسەر مامۆستایان دابەش بکاتن. ئەم چاکسازی کە بەناو دەستیان پێی کردووە بەناو بانگەشەی لە بۆ دەکەن، حکوومەت دەبا ئەمڕۆ بەڕاستی کاتی خۆی بوو کە دڵی مامۆستایان و فەرمانبەران خۆش بکاتن، بەڵام بەداخەوە بە ناڕزایەتی مامۆستایان و ڕژانە سەر شەقامەکان دەستی پێ کرد کە ئێمە بەڕاستی ئەمە بە مافی ڕەوای مامۆستایان دەزانین و پشتگیریشانی دەکەین. باشە مامۆستا نەوزەد خاڵێکی تریشی کاک حەچیم حەزەکەم ئاماژەی پێی بکەم ئەگەر بمبووری تەنها لە ماوەی نیخۆلەکدا زۆر جار باز لەوە دەکرێت خۆپیشاندانەکان لە هەندێک شوێن دەکرێت لە هەندێک شوێن ئەنجام نادێڕەکە ڕەنگە ئەمە پرسیارێکی جەنابیشت بی لە تەورەکەی بەرنامەکەی جەنابەت باسی لێەوە بکەیت. مانای ئەوە نییە کە لە دەڤەری هەولێر و دهۆک و بادینان و سۆران و ئەم شوێنانی کە ئەم دەڤەری ئەم لای پێدەگوترێ خۆپیشاندان و ناڕزایەتی مامۆستایان بە بەرچاو ناکەوێتن. خۆ مانای ئەوە نیە مامۆستایان ڕازین لەو شوێنانە، نەخێر مامۆستایان لە حاڵەتێکی دەرونی زۆر ناڕەحەتدان، مامۆستایان بەڕاستی زۆر بێزارن، زۆر بێتاقەتن. ئێمە نمونەی دیان مامۆستامان پێیەکە ئەمڕۆ ئێمە لە هەندێک لە قوتابخانەکان بینیومانن کە بەڕاستی مامۆستایان زۆر بێزارن، حاڵەتێکی دەرونی زۆر خراپە، ناکرێت و 40 ڕۆژ تێپەڕیوە تا ئێستانێکە حکوومەت ڕۆژی دابشکردنی موچەشی بۆ مامۆستایان و فەرمانبەران دیاری نەکردو و ئیعلانی نەکردووە. باشە سوپاس دەکەم دەگرم بۆ لا دواتر مامۆستا نەوشیروان سەبارەت بۆی کە بەڕێزوتت ئەم حکوومەتە سیاسەتی برسیکردن پەیڕەو دەکات، بەڵام ئێستا مامۆستایان ئەگەر موچیان نەبێ کە 40 ڕۆژ تێپەڕ بووە بەسەرە و بڵین موچەی بڵین مانگی سێ کە بە لێبڕین لە سەدا 21 دابشکرا بەگیرفانی بەتاڵەوە دەکرێت پەروەردە پێش بخرێ یاخود بستن هۆڵەکانی خوێندنەوە؟ نەخێر دڵنیا دەکەمەوە ئێمە ینی 4 ساڵ 5 ساڵە بەڕاستی هاوارمانە کاڵین نەتیجەکەشیمان بینی پەروەردە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ کە چەند ساڵ پێش ئێستا ئێمامانوت پەروەردە لە لێواری داڕمان نزیک بووەوە، بەڵام بینیمان ئێستا من تەحەداکەم وەرن بە ڕێژەیەکی باش لە تەلەبەی پۆلی 1 و 2 سەرەتایی کە ئاساسی پەروەردەیە، تەنها واز لە پەروەردەکردنەکە بێنە تەنها فێرکردنەکەی وەرە بزانێ ئێستا ئەتوانێت 2 دێڕ کە لە سەی ابتیدایی ئەتوانێت 2 دێڕی کوردی بە جوانی بۆ بخوێنێتەوە، ئەتوانێت 2 شەی بەباشی بۆ بنووسێت کە بەرچاوی نەکەوتبێت. ئەمە هەمووی نیشانەی ئەوەن کە لەمە و پێشیش بەداخەوەم چەند ساڵانی کە ئەم قەیرانانە تووشی ئەم هەرێمە بووە، نەتیجەکەی ئەو پەروەردەیە کە ئێستا کەوتۆتە بەردەستمان. من حەزمەکردی شارە تێبە شتێ بەم کاک حەکیم. ئێمە بەڕاستی کە لەگەڵ گۆڕینی ئەم کابینەیە دڵمان خۆش بوو تا ڕادێک وەکو چۆنە لە ئینسان تا ئەمرێ بە چەمای دوو چاوی ساخە
ئێمەش لە درێژایی ئەم 26 ساڵە لە ئاواتەخوازیەوە بین کە کابینەیەک حکوومەتێک دەسەڵاتێک بێتە سەر حکوم کە چاوی لە خەڵک بێ کە خۆی بە بەشێک لە خەڵک بزانێ کە خۆی و بینی خەڵک جیان نەکاتەوە ئەو لە بەرزی و خەڵک لە نزمی بە شێوەیەک بێک لە باتیەوەی کە خۆی بە خۆسەپێن و دەسەڵاتدار و هین بەسەر خەڵکا بزانێ خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێ بەڕاستی دڵخۆش بووین وەکەوەی کاڵم کوێرێکەتە ئەوتمان بەشکمی شەڵام کابینەیە بەو شێوەیە بێت ئەمە یەکەم جارە ناڕزایەتی وا بزانم بەرامبەرم کابینەیە سەر هەڵەیات هیوادارم تا ئێستا من بە هەڵەیات شبم هەروە بێت گوێ لە خەڵک بگرێت بگەڕێتەوانێ ئێمە ئەمڕۆ چوینەتە بەردەم ویستمانە بچینە بەردەم جێگری سەرۆکی حکوومەتی ئەم کابینەیە بەداخەوە کەمە یەکەم جارە بە درێژایم چەند ساڵی ڕابردوو هەوڵمان ناوە بەڵام داخەوە ڕێگریەکی زۆر کرا هیوادارم ئەم ڕێگری ئەوە نەبێت کە ئەوان خۆیان زۆر بە گەورە ببینن ڕێگا بەوە نەیەن مامۆسایان کە هەمومان نەزانین توێژی مامۆسایان چینیەکە تەنانە ڕێگانیان بچنە بەر دەرگای نووسینگەکەش ڕێگریەکە چی بوو یان ئێوەی ئستانوەکو خۆپیشاندەرانی ئەمڕۆ بچنە بەردەم نووسینگەکەی چی بکەن ئێمە بچین لە بەردەمدا بچە بەرەم نووسینگی قوبات تاڵبانی بەڵێ ویسمان بچینە بەردەم نووسینگەکەی بەڕێزیان لێەوە بەیاننامەیەک و پەیامێک بخوێنینەوە بۆی هیچ نەبێ بگاتەوە ئەوەی کە بەڕاستی خەڵک تینی بۆ هاتووە چەند ساڵی ڕابردوو ئەگەر هەست هۆکارێکی بە نەسوویتر کاتیەوە هاتووە ئەمە مەسئولی یەکەمی ئەم حکوومەتەیە لەم دەڤەری سلێمانیە کە ئێمە لەم سنوورەیە هەینمان بۆ کرد کە پەیامەکە بەڵام بەداخەوە لە ڕێگا ڕێگریەکی زۆر کراکە ئێمە قەت لە چاوەڕێی ئەوەمان ناکرد بەداخەوە کەوتم لە ڕێی پۆلیسی چالەکە ڕێگریە کرا کە نەمانتوانێت نزیکبینەوە بەداخەوە مەش یەکێکە لەو کەم و کوڕیانی کە ئاچێتە سەر ئەو کۆمەڵە کەم و کوڕیەی دەسەڵاتدارانی ئەم وڵاتەیە کە لەوە پێش کردویانە بەڵام هیوادارم ئەو پەیامە گەیشت بێت ئەو نامەی پێگەیشت بێت ئەگەر تا ئێستا بە ڕەسمی ئەو نەهینانە نەگەیشتێتەوەی تر ئەمڕۆ ئەبێ ئەو نامەیە گەیشت بێتە ئەم بەڕێزە و ئیشی لەسەرەوە بکات چکایمە دڵنیایەکەینە وەکو چۆن لە چەند مانگی ڕابردووە وتمان دەوام ناکرێت ئەمڕۆ ئیسپاتمان کرد کە دەوام ناکرێت لە زۆربەی ئەو مەکتەبانەی کە ئەوە دەرەوەی شار لە 100 کە ئامادەیەکان دەرگای خوێندنیان داخستونیان کردەوە لە ناو شاریش زۆرینەی تەنها لەو خوێندنگایانی کە لەلایەن تەربیە و ئاگادار کرابوونەوە کە میوانیان هەیە و ئەبێ بکرێتەوە ئاجینا لە 180 مەکتەبەکانی ئێرە ژەم ڕۆتەلەبەکانیانی زناوە دەوام نەکراوە یعنی بەڕاستی ئەمە نامەیەک ئەبێ بگاتە ئەم دەسەڵاتدارانە ئیتر کاتیەوە هاتووی گوێی لێ بگرن وەکو وتم ئەگەر ئەم کابینەیە ئەیەوێت جیاواز بێت لە کابینەکانی پێشووتری ئەم کابینە ئەیەوێ بالفعل ئەو قسانەی کە لە بەرنامەکە و کە لە ئێستاش گوێرمان لێ بێت لە دەمی دەسەڵاتدارەکانیەوە هیوادارین وابێت کاتیەوە هاتووە بەڕاستی هیچ نەبێ ئەو بەرنامە چاکسازی خۆیانی دیعایان کردو بەداخەوە هیچ شتێک نبینیت ئەو وتیان یەکی حەوت ئەو ئەم مانگی 7 و 8 و 9 ڕۆی هەنگاوێک نبینین ئەمانە هەمووی چۆنەڵی شتێکن ئێمە زیاتر وامان لێکە کە بێ ئەمەل بین لەم دەسەڵات باش بەس مامۆستا بۆ چوونیەوە لەبەر مەترسی ژیانی قوتابیان کە ئێستا بڵێن لە کوردستان 1 ملیۆن و نزیکەی 800,000 قوتابی هەیە و 130,000 مامۆستا و مامۆستای میلاک و 17,000 مامۆستای وانە بێشێ لەبەر مەترسی ژیانی ئەوانە بڵێن خوێندن کراوەتە ئەلکترۆنی بەشێکی یاخود پەیوەندی بەوەیە کە حکوومەت نەیتوانیوە موچە بدە وڵای ئێستا ئەمە خەریکە ئەگەر وا قەناعەتیشمان بەوە هەبێ وردەوردەوای لێدە و قەناعەتەمان نەمێنێ بەڕاستی چۆنەڵێ هەز دەکەین مەبەستێک لە پشت ئەمەوە هەبێ بەڕاستی لە ئەسڵیشە ئاماژەکان ئەوە ئاگەێنن کە لە پشت ئەمەوە شتێکی تر هەبێ ئەویش تەنها نەبوونی موچەیە وا لەوە دوو حاڵەتە یەکەمیان نەدانی موچە و جێڕانەوەی شایستەدارایەکانە بۆ مامۆسان کەوای لێ یەکەن دەوری مامۆسا بێ ئەهمیەت بێت لەم حاڵەتەیە کەوای لێ یەکەن لە ڕێگەی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنیەوانێ ئەجنام هیچ مانایەکی تیانە تەنها تەلەبەی پۆلی 12 بیتەوە ناوەندەکانی خوێندن لە کاتێکە ئەگەر دوان بن و ئەگەر سیان بن ئەمانە هەر مرۆڤ بن و مامۆساکانیش هەمان مامۆسان ئەوانەیە ئەگەر لە خوێندنانە بن و یا ئەگەر وەکو ساڵانی پێشوو بن کەواتە ئەگەر مەسەلە کۆرۆنا بێت مەترسی کۆرۆناکە هەر هەیە هەروەکو بینیشمان بێ ئامادەکاری بێ هیچ خۆپارێزیەک بێ ئەوەی بچووکترین شت لە خوێندنگاکانە دابشکەرە ئەوەی من زانیاریم هەیە تا ئەم لەحزەیە ئەگەر ئەمڕۆ پێداویستی خۆپارێزی بەسەر خوێندنگاکانە دابشکرابێت تا جینا دوێنێش هیچ مەکتەبێکەواتە تو هیچ ئامادەکاریەکە بۆ من نەکردو ئەگەر مەسەلەی قەیران و قەیرانی نەخۆشی کۆرۆنا بێ ئەمە حاڵەتێکی دووەمیان بەڕاستی ئێمە خستۆتە چۆنەڵێ بەدگومانیەکەوە کە گومانمان تەواو خەریکە گومانەکەشمانە ڕەوێتەوە لەوەی کە حکوومەت بەرنمەیەکی تری لە پشت ئەمەوە هەیە چۆن ئیش لەسەر ئەوواکە کە کەرتی کارەبا کەرتی تەندروستی هەموو کەرتەکانی ئەم وڵاتە بکا بە تایبەت لە بەرنامەی ئەوەی هەبێت کە کەرتی پەروەردەش بخاتە دەستی
کۆمپانیاکان و بازرگان و سەرمایه‌دارەکانی ئەم وڵاتە کابینین چی بازرگان و سەرمایه‌دارێکمان هەیە هەز دەکەین لە پشت ئەمە ئەو مەبەستەشی لە ئارایە بێت ئەوە تا مەکتەبی خوێندنگاهلیەکان دەستیان کردوێتەوە بەدەوام بە ئاشکراش چۆنەڵێ شێوەیەک دیعایەک بۆم خوێندنگایانە کرێ ئێستا ئەم ساڵەوەی تۆزێک توانای هەبوو بێت هەوڵا خوێندکارەکەی بگوازێتەوە ئەمانە هەمووی پێمانەڵێن کە لە پشت ئەمە بەستەوە ئەم حاڵەتەش هەیە کە شێوەیەک ڕێخۆشکەن بۆ بە تایبەتکردنی کەرتی پەروەردە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا نەوزات سەبارەت بۆی کە بەڕێز وتت مامۆستایان لە سنووری هەولێر و پارێزگای دۆکی شەمان کێشیان هەیە بەس پێ دوای ئەگەر کە ئێستا ڕێگری کراوە خۆپیشاندان بکرێ بە زەبری هێزی ئەمنی و بە زەبری چەک ڕێگری لەوە دەکرێت مامۆستایان ناڕەزایەتی دەرببڕن؟ طبعا کاک حەکیم خۆت دەزانی لە خۆپیشاندانەکانی پێشوودا کە نەک تەنها چینی مامۆستایان چینی فەرمانبەران بەگشتی و هەموو خۆپیشاندانانی ئەو هەموو ئەو ناڕەزایانەی کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکرێت لە دەڤەری هەولێر یان لە دەڤەری برێن ئەتوانین بڵێن ئیدارەی ئەولایەک کە خۆتان دەزانن ڕاستە ئێستا یەک ئیدارێ و بەناو یەک ئیدارە و یەک حکوومەتە بەڵام خۆتان دەزانن دابەشی سەردوو زۆن بووە یعنی وەکو خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایانیش وەکو خۆپیشاندانەکانی سەرجەم چین و توێژەکانی تر لەبەرەوەی دەسەڵاتدارانی ئێرە دەسەڵاتدارانی ئەم دەڤەرە ڕێگە نادن کە هیچ گربوونەوەیەکی بچووکیش لەم دەڤەرە بکرێتن بۆیە من پێم وایە ئەم حاڵەتە وای لێ کردووە ئەم شتە وای لێ کردووە ئەم هۆکارە وای کردووە کە خۆپیشاندان و ناڕەزایەتی و گرتبوونەوەی هیچی توێژێک بە مامۆستایانیشەوە بکرێتن ئەگەرنا من پێم وانییە مامۆستایانی دەڤەری هەولێر و بادینان و دۆک و سۆران هیچ ناڕەزایەتی ئەوان کەمتر بێن لە ناڕەزایەتی سۆران و هەڵەبجە و ئەعفەن سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و ئەو شوێنانەی کە ئەمڕۆ ناڕەزایەتی تێدا ڕوویداوە و خۆپیشاندانی تێدا کراوە. باشە بەس ئێوە سەرنجدان چیە لەسەرەوەی کە پێشتر هەندێک حاڵەتی دەستگیرکردنی مامۆستایان هەبوو بڵین ئەوانەی کە خۆپیشاندانیان کرد هەم لە سنووری پارێزی سلێمانی و ئێستاش بەشێکیان بۆ سنووری پارێزگای دۆک مامۆستا هەیە لە زیندان داماوە ئێوەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بۆ چونتان چیە لەو بارەوەیە کە مامۆستا بۆ موچە دێتە سەر شەقام بەڵام دەستگیر دەکرێت و بەشێکیشان ئێستا لە زینداندان؟ وەڵا کاک حەچی من دەڵێم بەداخەوە بۆ حکوومەتێک کە نەتوانی مافی مامۆستا کە موچە ئاساییترین و سادەترین مافی بنەڕەتی مامۆستایان و فەرمانبەرانە لەم هەرێمەدا لە بەرامبەرەوەی کە مامۆستا لە ناوەندەکانی خوێندنە ماندووبوونێکی زۆر دەبینیتن و لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەردەوامە ناکرێت و لەلایەک موچەی بۆ دابین نەکەی لە 40 ڕۆژ و 50 ڕۆژ تەنها موچەیەکی پێ بدێت کە موچەکەش من خۆتان نەزانن ئەم موچەی ئەگەر بە معادلەیەکی بدەین و ناکانیوە موچەش چونکە لێبڕینی 121 لە 100 تەطبیق دەبێتن کە حکوومەت بەداخەوە ئەمە زۆڵم و ستەمێکە لە فەرمانبەران و لە موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەکاتن و لەلایەکی تریشەوە بە 45 ڕۆژ و بە 50 ڕۆژ دەیدا بە مامۆستایان و فەرمانبەران کە بەڕاستی من پێم ئەمە پێی ناگوترێن نیوە موچەش لە زیاتی ئەوەی ڕێز لە مامۆستا بگرێ کە مامۆستا پەروەردەکاری هەموو چینی توێژێکی ناو کۆمەڵگایە لە هیچ ماڵێکدا نییە کەسێک لە بەردەستی مامۆستا پەروەردە نەکرابێتن لە زیاتی ڕێزگرتن لە مامۆستا لە زیاتی پاراستنی شکۆی مامۆستا ناکرێ بەڕاستی مامۆستا شەقی تێ هەڵبدرێ ناکرێ مامۆستا ئیهانە بکرێ ناکرێ مامۆستا بخرێتە زیندانەوە کە بەڕاستی ئەمە ئابروچوونێکی گەورەیە لە هەرێمی ئێمەدا کە داوای دیموکراتی و داوای مافی مرۆڤ و کۆمەڵێک ئیدعای باق و برێغ لەم هەرێمی ئێمەدا دەکرێت کە بەداخەوە من پێم ئەمانە تەنها قسەی زارەچین و ئەگەنا لە ئەسڵدا لە بنەڕەتدا بەڕاستی مافی مامۆستایان بە تەواوەتی پێشل کراوە. باشە بەس لەم کابینێدا خاڵێکی تریش کاک حەکیم بڵێ فەرماوەسە بڵێ من خاڵێکی تر ئەخەمە سەر ئەو خاڵی کە جەنابەت پرسیارت لەسەری کردووە عیبێکی گەورەیە لە هەموو کابینەکان لە نۆ کابینەی یەک لە دوای یەکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە نزیکەی لە 30 ساڵ نزیک دەبێتەوە ئەگەر لە دوای ڕاپەڕینەوە حسابی لە بۆ بکەین حکوومەتێک دەسەڵاتێکی کوردی تەمەنی نزیکەی 30 ساڵ بێتن بە هەموو ئەو داهاتە زۆرەی کە لە بەردەستێتی کە نەوتێکی زۆر دەفرۆشێ بە شێوەی بۆڕی و بە شێوەی تەنکەر و بە ئەوەی کە پێی دەگوترێ بە شێوەی یاسایی و نایاسایی دەیفرۆشێ خاڵک و مرجەکان داهاتێکی یەکجار زۆری هەیە و دەوائیرەکان و فەرمانگەکانی ناوخۆ کۆمەڵێک داهاتی یەکجار زۆریان هەیە عیبێکی گەورەیە کە حکوومەت چاوی لە دەستی بەغدا بێتن کە
هەموو سەرمانجێک کە نزیک دەبێتەوە داوا لە بەغدا بکە ئەو بڕەموچەی بۆ بنێری ئەو بڕە پارەی بۆ بنێریتن کە تشخیصی کردووە دایناوە تایبەتی کردو بارەمی کوردستان کە بەڕاستی ئەمەش عیبێکی گەورەیە ناکرێت بۆ دەسەڵاتێکی کوردی کە داوای سربەخۆیی دەکات داوای سربەخۆیی داهات دەکات داوای سربەخۆیی بە فرۆشتنی نەوت دەکاتن بەڵام لە ئەسڵدا تەماشا دەکەین ناتوانێت تەنها موچەیەکی ماگانە بە فەرمانبەران و بە مامۆستانی خۆی بداتن. باشە بەس مامۆستا لەم کابینێدا بڵێن بانگە شێوەشکە کە کردی پەروەردە گۆڕانکاری تێدا بکرێ بارەسەی پێشکەوتن هیچ کراوە لەم ڕۆیا خودلانی کەم ئەمە سەرەتایەکی خراپە کە مامۆستایان بەم شێوە موچیان نەبێت و بەشێکیان بایکۆت بکەن بەشێکیان بە ناچاری بچنەوەڵەکانی خوێندن. نەخێر من پێم وایە پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا چۆن لە ساڵانی ڕابردوودا بە حاڵەتێکی ناتەندروست تێپەڕیوە بۆ ئەم ساڵی خوێندنیش 2020-2021 بە کۆمەڵی قەیران دەستی پێ کردووە. قەیرانە یەک لە دوای یەکەکان بەردەوامن نەکەمی کردووە نەک چارەسەر کراوە بەڵکو زۆرتریش بووە. قەیرانێکی تر ڕوبەڕووی کەرتی پەروەردە و فێرکردن بوویتەوە لە هەرێمی کوردستاندا ئەمیشیان کە برای بەڕێزم مامۆستا نۆشیروان باسی لێوە کرد ئەویشیان کە تطبیقکردنی سیستەمی ئەلکترۆنی یان سیستەمی ئۆنلاین لە ناوەندەکانی خوێندندا کە بەڕاستی ئەمە من پێم وایە لە ئەسڵدا پەروەردە و فێرکردن بۆ پرۆسەی پەروەردە دوو خاڵی لێکجیان نەکراون. لە سیستەمی ئەلکترۆنی کاک حەچیم بۆ هەموو بینەرانی بەڕێزش لۆی ئاگادار من لە سیستەمی ئەلکترۆنی ئەوەی کە فەرامۆش دەکرێتن بەڕاستی گرنگجینەدان بە پەروەردەی تاکە لە ناوەندەکانی خوێندندا چکە خۆتان دەزانن لە پاڵ تعلیم لە پاڵ فێربوون بەڕاستی یەکێک لە هۆکارەهان گرنگەکان کە قوتابی لەسەر ڕابهێنرێ قوتابی لەسەر پەروەردە بکرێتن ئەویشان پرۆسەی پەروەردەیە چۆن فێری تعلیم دەکرێت فێری زانست دەکرێتن فێری پەروەردە دەکرێت بەڵام سیستەمی ئەلکترۆنیان سیستەمی ئۆنلاین کە قوتابی ناتوانێت بێتە ناوەندەکانی خوێندن لە ماڵەوە دەیکاتن بەڕاستی من پێم وایە فەرامۆشکردنی کەرتی پەروەردە بە یەکجاری لە هەرێمی کوردستاندا هەرە زێنیتن کە ئەمەش قەیرانێکی گەورەیە بە دوای خۆدا دێنێ. من لە شوێنی تریش باسم کردووە لە کەناڵی تریش باسم کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سیستەمەی کە دایناوە بەڕاستی هەڵەیەکی یەکجار گەورەی کردووە کە من پێم وایە ئەو کەسانی کە شارەزان لە پرۆسەی پەروەردە فێرکردن زۆر باسییان کردو زۆر هاوانیان کردو بە ئێمەشەوە گوتمانە کاکە ئەم پرۆسەی ئەم سیستەمە ناکرێت بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا ڕاستە حاڵەتێکی ناتەندروستەیە حاڵەتێکی نەخۆشی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا بەڕاستی بەم شێوەیە بەم سیستەمە ناکرێت پێم وایە حکومەت ناچار دەبێتن پێداچوونەوە بەم بڕیاری خۆی بکاتن دەکەم. مامۆستا نەوشیروان سەبارەت بە مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی یاخۆ بڵێن انجومەنی مامۆستانی ناڕازی تاکەی بەردەوام دەبن لە بایکۆت لە ڕۆژانی داهاتووش بڵێن هەر درێژە بە خۆپیشانداندنە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ خۆداگاداربووی لە هەموو ناوچەکانی ئەوانی کە خۆپیشاندان و ناڕزایەتی لێ دەربڕا یەک بەیاننامەی هاوبەش خوێندرایەوە بەڕاستی ئێمە مهلەیەکمان ناوەتەوە بەم دەسەڵاتە هیوادارین گوێی لێ بگرێ و بگاتە گوێی و ئیشیشی لەسەر بکات. ئێمە درێژە بە بایکۆ دەین تا 4-5 ڕۆژەی داهاتوو چاوەڕێی جوابێکی بزانین لەلایەن دەسەڵاتدارانەوە هیچ جوابێکی ایجابیە درێتەوە ئەگەر نەبێت دڵنیا دەکەم ئێمە ناڕزایەتەکان لە هەفتەی ئایندەوە دەست پێەکەینەوە و لە دەیدەوە کە ئەو مەوعیدەیە کە بۆ دەستپێکردنەوەی قۆناغەکانی تری خوێندنیش دانراوە هەوڵێین بەڕاستی کار لەسەر ڕاگررتنی تەنانەت ئەوەش بکەین چکە بەڕاستی ناکرێ ینی ئەمە ئیتر خۆ شتێکە لای هەموو خەڵک ئاشکرا بوو هەم لە ڕێیەکێتی مامۆسایان سکرتارە لە ئەخیر کۆبوونەوەی ئەنجومەنی تەنفیزیە ئەمە وتراوە بە حکوومەت کە بەم شێوەیە دەوام ناکرێت مامۆسا بە گیرفانی بەتاڵ و لەگەڵەوەشدا ئەم سیستەمە نوێیە کە هەمومان نەزانین مامۆسایان تۆ هەر شتێک کە بەدڵت نەبێ ناتوانانی لە سا 100 بیپێکی مامۆسایان لەگەڵەمە ئەزانن سیستەمێکی سەرکەوتوو نابێت لەگەڵی شیا بە گیرفانی بەتاڵەوە جارێکی تر و هیچ ئەمەلێکیش نەبێ بۆی کێشەکانیان چارەسەر بێت هیچ ئاماژەیەکی ژنەی بەوەی کە تۆ بەڵێ من گوێم لە مامۆسا کردۆ بەداخەوە من ئەمڕۆ چاوەڕێمانە کرد کە لە دەمی هەموو ئەو بەرپرسانەی کە زەنگی خوێندنیان لێیا لە خوێنگاکانەوە یەکەم شت داوای لێبوردنیان لە مامۆسا بکردایە کە نەیانتوانیوە داواکاریەکانیان جێبەجێکەن بەڵام بەداخەوەمان نەبینی وەکو شتێکی زۆر ئاسایی کە هیچ کێشەیەک ڕووی نابێت شتێکی کەم نەبێت لە دەمی جەنابی وەزیرەوانێ بۆیە ئێمە دڵنیا دەکەمەوە بەردەوامە بین لە ناڕەزایەتیەکان چاوەڕێی نەتیجەین تا دەیدا لە دوای ئەوە بەڕاستی بە شێوازێکی تر لەوانەیە ئەم جارە
ئێسا ئەمڕۆ نامە پەیامی خۆمان گەیانەوەتە جێگیری سەرۆکی حکوومەت ئەو کاتابێ ڕووبکەینە و شوێنانەی کە ئازانین بەڕاستی ئەمانە بەرپرسن لە دەسەڵات و لە بڕیار لەم هەرێمەیە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێنیرانی بەڕست دوای ناوبەرەکە دەچین لای مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی مامۆستایان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە. ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی 30 ئەڵقەی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕست مامۆستا ئەحمەد ئەگەر بینە لای بەڕستان ببوورە کەمێکیش دواکەوتین بۆچوونی ئەوە کویکێتی مامۆستایان لەبارەی خۆپیشاندانی مامۆستایان و دواکەوتنی موچەتیە. بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی دەستپۆشی لە کەناڵی پەیام دەکەم و لە بینەرانی کەناڵ و بەخێراتنی ئەو دوو میوانە بەڕێزە دەکەم. مەسەلەی دەستپێکردنی خوێندن کە ئەمڕۆ پۆلی 12 دەستی بە خوێندن کرد و لەلایەن حکوومەتی هەرێمەوە زەنگی جەڕەس لێدرا کە بەداخەوە بێ ئەوەی کە حکوومەت جۆ بدا بە داواکاری و پرۆژەکانی یەکێتی مامۆستایان و هەروەها ڕێکخراوی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی ناڕازی پسپۆڕان و لە شارەزایی پەروەردە کە خوێندنی ئەلکترۆنی خوێندنێکی فەشەلە سەرکەوتوو نابێ بۆ ناوەندەکانی خوێندن تەنیا ئەتوانێت سوودی لێوەرگرین
بەڵام بە بڕیارێکی سیاسی بەبێ گوێنەدانی بڕیاری پەروەردەی و زانستی پرۆسەی پەروەردەیان بە سەقەتی زەنگ لێدا کە ئەمە نیگەرانیەکی زۆری لەلایەن هەموو چین و تۆژەکان دەرخست کە ئەمە بەڕاستی حکوومەتێکە گوێدادا بە پرۆسەی پەروەردە و خوێندن کە ئەوەی بیری لێ ناکاتەوە و حسابی بۆ ناکە پرۆسەی پەروەردە و خوێندن و بژێوی ژیانی مامۆستایانە. ئەگەر نا لە هیچ چۆی دنیایەک نییە لە هیچ دەوڵەتێک و هەرێمێک نییە حکوومەتێک پەنجام و چەی جۆراجۆری نایاسایی ببڕێ لە فەرمانبەران و مامۆسایانی خۆی کە ئەمە بەڕاستی تاوانێکی گەورەیە بەرامبەر مامۆسایان و فەرمانبەران دەکرێت بۆیە بە گیرفانی بەپاڵەوە و بە دەروونێکی شڵەژاوەوە نە مامۆستا نە خوێندکار ناتوانن بەڕاستی پرۆسەی پەروەردە بە ئەلکترۆنی بێ بە ئۆنلاین بێ بخوێندرێت و سەرکەوتوو بێ. بۆیە ئێمە مەسەلەی ناڕەزاییەکان هەمووی لە کەلەکەکانی پێشووە سەری هەڵداوە. ئەمە چەند ساڵی ڕابردوو لە 2014 حکوومەتی هەرێم دەستی بۆ قوتی و بژێوی مامۆستا و فەرمانبەران بڕیوە بە نایاسایی موچەی بڕیون بەو هەموو داهاتەی کە هەشە لە هەرێمی کوردستان بەو هەموو ناڕازاییە کە هەیە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ناتوانم بڵێم حکوومەتی هەرێم بەڵکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم دەسەڵاتیان هەیە گوێ لە مەسەلەی پەروەردە و پرۆسە و پێشخستن ناگرێ کە جاران گلەییان لە بەغدا کرد. ئێستا فەرمانبەر و مامۆستایان تەمەناکەن کە بگەڕێنەوە سەر بەغا، تەمەناکەن لە ڕێی بەغا و موچەکانیان بدرێتێ، تەمەناکەن ئەو ئۆنلاینە و ئەو فیزە کارتە و ئەو بانقی حسابەی لە بەغا دەدرێ بە فەرمانبەران و مۆزەفەکان. بەڵام لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک زوڵم و زۆرداری لە مامۆسایان و فەرمانبەران ئەوەی حسابە مەسەلەی پێشکەوتن و زانست نییە. بەڵێ سەرنج چی بوو لە سەر وتارەکەی سەرۆکی حکوومەت ئەمڕۆکە هیچ بەڵێنێکی نەدا بە مامۆستایان و لەم پەرەکانی بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چین؟ تەبەن بەداخەوە سەرۆکی حکوومەت لە جیاتی ئەوەی کە بەڵێن و داواکاری مامۆسایان و فەرمانبەران و ئەو چاکسازەی کە ناوی لێیناوە کە چاکسازی نیە ئەوانە جێبەجێ بکاو لە ئیمڕۆ لە دەستپێکی خوێندن بەرامبەر بە 1,800,000 قوتابی و زیاتر لە 130,000 مامۆستا و فەرمانبەرانە مژدەی خۆشی بدایە مامۆسایان و قوتابیان و فەرمانبەران. بەڵام بەداخەوە هیچ مژدەیەکی نەدا، هیچ دەستپێکێکی نەبوو. دەبوایە مژدەیەکی ئەوەی بدایە ئەو سزنانەی کە مامۆسایان بە ناحەق گیراون ئازاد بکرێن، مژدەی ئەوەی بدایە کە ئازادی مافی دەربڕین و ئازادی ڕادەربڕین مافێکی سەرجەم خەڵکیە بە یاسا جێگیر کراوە. بەڵام پێشالکارەکان زیاتر بووە. بەداخەوە کە حکوومەت بەم شێوەیە دەستپێکی خوێندنی کرد کە بەس بۆ پۆلی 12. بەڵێ بەڵێ سەبارەت بە لەمپەرەکان چین لە بەردەم پرۆسەی خوێندنی ئەمساڵی ئامادەکاریێک کراوە ماوەستا؟ لەمپەرەکان زۆرن، ساڵ بە ساڵ زۆرتر ئەبێ، ساڵ بە ساڵ گرانتر ئەبێ، ساڵ بە ساڵ کەڵەکەتر ئەبێت. یەکێک لەوانە دەبێت ساڵانە زیاتر لە 20 ملیۆن کتاب چاپ بکرێ بۆ 1200 عینوان، هەتاکو ئێستا یەک کتێبێک چاپ نەکراوە. لەمپەری نەبوونی موچە لە 121 فەرزی لە فەرز کردووە لەسەر مامۆسایان، لە 150 قوتابخانەکان پێویستیان بە نۆژنکردنەوە هەیە. بەڵێ و زیاتر لە 700 قوتابخانە ئاوی خواردنی نییە. ئەمە بە چه ئالەتێکەوە بەم شێوەیە؟ فەلسەفەی پەروەردەمان نییە کەەوە ئێستا فەلسەفەی پەروەردەی هەرێمی ئیمساڵمان ئەوەیە پەروەردە نەمینێت فێرکردنیش بە ئەلکترۆنی بێ کە ئەمە بەڕاستی پەروەردەی بە کۆتا برد بە بنبڕکردن کرد کە ئەو هەموو دیاردەیەی کە لە قوتابخانەکانە ڕوو ئەدات لەلایەن قوتابیانەوە لە خوێندنگاکانەوە و هەروەها یاسایەکی وەزارەتی پەروەردەمان نییە، کێشەی بینایەمان هەیە، کێشەی مامۆستایان هەیە، زیاتر لە 17,500 مامۆستای وانەبێژ هەیە هەتاکو ئێستا داواکاریەکانیان جێبەجێ نەکردووە. ئەگەر وەزارەتێک و حکوومەتێک بە گرێبەست و بەوانەبێژ بێوێ پێشکەوێ ئەمە بەڕاستی کارەساتە کە هیچ خولێکیان بۆ نەکراوەتەوە. کەواتە کێشە سەرەکیەکان زۆرە بەڕاستی ئەوەی باسی بکرێت بێجگە لە مەسەلەی
مەسلەی هاتوچۆیە مەسلەی قوتابخانەکانە زیاتر لە 900 قوتابخانە بە داتای وەزارەتی پەروەردە زۆر خراپە مەترسی ڕوخانی لێکرێ زیاتر لە 800 قوتابخانە لەلایەن ڕێکخراوەکان و خێرخوازان دروست کراوە ئەی پلانی حکومەت چییە؟ زیاتر لە 30,000 پۆلمان پێویستە ئەمە پارەکە سەرۆکی حکومەت ئەمەی ئاماژەی پێکرد وەزیری پەروەردەڵێ 4,000 قوتابخانەمان پێویستە بۆی 2 دەوام و 3 دەوام نەمینێ ئەمە هەمووی کەڵەکەیە 50 موچەی نایاسایی لەسەر حکومەتە بە بڕینی لە 175 و 21ەوە کە بێگوێنەدانی یاسای پەرلەمان و ئەوانەی تر باشە مامۆستا بە کورتی دواتر ئینشاڵڵا دەگەرم وڵات سەبارەت بە پرۆژەی کێتی مامۆستایان بۆ کاری پێنەکەوە ناوەڕۆکەکەی بە کورتی چی بوو بۆ خوێندنی ئەمساڵ؟ ئەو پرۆژەی ئێمە کە تەقدیمان کرد پێش چەند مانگێک لەلایەن وەزارەتەوە داوا کرا لێمان ئێمە وەکو یەکێتی مامۆسایان پرۆژەیەکی پوخت و پرۆژەیەکی دراسەیەکی ورد پشبەسن بە ڕێکخراوی ئای جیهانی پشبەسن بە ناسوود پشبەسن بە دەوڵەتانی دەوروبەرمان یەکەم خاڵ لە پرۆژەکەمان دەستپێکی خوێندن بڕیاری پرۆژەی خوێندن دەبێ بە دابینکردنی بژێوی ژیانی مامۆسایان و شایستە داراییەکان دەست پێ بکە ئەگەر ئەو خاڵە جێبەجێ نەکرێت پرۆژەی پەروەردە و خوێندن سەر ناگرێت و خاڵێکی تر ئەوەیە کە دەوام بکرێتە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ و ئەو وانانەی کە زۆرە کورت بکرێتەوە و هەندێک وانە لا بردرێت کە قەڵەباڵغی دروستەکە وەکو وەرزشە وێنەیە ئەوانەی ترە و هەندێک وانەش بەڕاستی کاتەکەی کەم بکرێتەوە بێزگە ڕێنمایی تەندروستی لە ناوەندەکانی خوێندن ئیمڕۆ حکوومەتی مەرکەزی ئەو پێشنیارەی ئێمەی کردوتە بڕیار لە وەزارەتی پەروەردە لەلایەن حکوومەتی بەغاوە بڕیاری داوە خوێندن دەبێت لە ناوەندەکانی خوێندن بێت نابێ بە ئەلکترۆنی بێت و بە 2 ڕۆژ بە 2 ڕۆژ جێبەجێ ئەکات ئەمە ئیمڕۆ بڕیاردراوە بەڵام بەداخەوە پرۆژەکەی ئێمە لەلایەن ئەنجومەنی وەزیران بێ ئەوەی حساب بۆ وەزارەتی پەروەردە بکە بۆ داواکاری یەکێتی مامۆسایان بکە بە سیاسی کرد و بەس بۆ ئەوەی موچە نەدرێ حسابی بۆ ئەوانەی تر نەکردووە کە ئەمە جێگەی نیگەرانیە. سوپاس دەکەم. مامۆستا نەوزات بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە خوێندنی ئەلکترۆنی ئەوەی کە تەنیا قۆناغی 12 لە هۆڵەکانی خوێندن لەگەڵ قۆناغی 1 و 2 بنەڕەتیش کە ئەوانیش لەدەیدەوە دەست پێ بکەنەوە. هیچ ژێرخانێکی خوێندنی ئەلکترۆنیمان هەیە ئێمە لە کوردستان خۆت ساڵی ڕابردووش شکستی نێنا بۆ ئەم ساڵ دەستی بۆ براوەتەوە؟ بەڵێ کاک حەچیم بە دڵنیاییەوە من پێم وایە حکومەت بڕیاری داوە بۆ سیستەمی ئەلکترۆنی یان سیستەمی ئۆنلاین کە سیستەمی ئەلکترۆنی بۆ قۆناغی بنەڕەتی تا دەگاتە 12 ئامادەیی و سیستەمی ئۆنلاین لە بۆ زانکۆ پەیمانگاکان من پێم وایە لەگەڵ ڕاگەیاندنی بڕیارەکە پێم وایە حکومەت هیچ ئامادەسازیی تەواوی نەکردووە ئێمە نمونەمان لەسەر ئەوە هەیە کە ئێمە زانیاریمان هەیە کاک حەچیم کە وەزارەتی پەروەردە تا ئێستا قەیرانی یەک لەو قەیرانانەی کە هەیەی ئەو مامۆستایانە ڕانەهێنراون چکە خۆتە زانی ژمارەیەکی زۆری مامۆستای دەوێت ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی پسپۆری دەوێتن لە بۆ ئامادەکردنی ئەم سیستەمە لە بۆ ئامادەکردنی مەحازەرە و لە بۆ ئامادەکردنی وانەکان کە من پێم وایە بەڕاستی زۆرێک لە مامۆستایەکان ئامادەسازی تەواویان بۆ نەکراوە و پێم وایە لە سەرەتای دەستپێکی داوام گرفتێکی هەر گەورە کوڕ لە کەرتی پەروەردە دەکاتن ئەویشیان ئامادەسازی نەبوون ئامادە نەبوونی ژمارەیەکی وەک پێویستی مامۆستایان لە بۆ گوتنەوەی وانەکان و لە بۆ سیستەمی ئەلکترۆنی ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە قوتابیان بەڕاستی ئاستێکی زانستیویان ئاستێکی زانیاری تەواویان نییە لەسەر ئەم سیستەمە نمونەشمان لەسەرەوە لە ساڵی ڕابردوودا لە بەرلەوەی کۆتایی بە قۆناغی خوێندن بێندرێت لە ساڵی ڕابردوو 2019-2020 بەڕاستی بینیمان کۆمەڵێک گرفت لە ماوەیەکی زۆر کەمدا کۆمەڵێک گرفتی گەورە ڕوبەڕووی قوتابیان و خوێندکارانی ئێمە بوویەوە کە بەهۆی نەبوونی کەرەستەی پێویست لە بەردەستی قوتابیان و خوێندکارانمان بەڕاستی بێبەش بوون ئەگەر بەهاتە و وەزارەتی پەروەردە حسابی بکرد باە ئەم وانانەی کە لەلایەن مامۆستایەکان گوترانەوە بەڵام دوایی ئەمانە هەژمار نەکرا ئەم بەشەوانانە ئەگەر هەژمار بکرابایە من پێم وایە بەڕاستی گرفتێکی گەورەی دروست دەکرد بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم کە هیچ ژێرخانێکی تەواو کەرەستەیەکی بەردەست لە بەردەستدانیە هەم لە ڕووی مرۆییەوە هەم لە ڕووی مادیشەوە ئامادەسازی تەواو نەکراوە کە وەکو دوا پەیامیشت چی بە بەرپرسانی وەزارەتی پەروەردەوە بە حکوومەتیش دەڵێ لەسەر
ژیان و گوزەرانی مامۆستایان و پرۆسەی خوێن. زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ من لە کۆتاییدا دەڵێم حکوومەت بەڕاستی ئەگەر بێتن کەرتی پەروەردە لە لێواری مەرگ لە لێواری لە ناوچوون و لە لێواری داڕمان ڕزگار بکاتن بەڕاستی دەبێت ئاورێکی جدی لەم کەرتە بداتەوە کە خۆتان دەزانن ئاستی زانستی و معریفی لە هەر وڵاتێکدا بەڕاستی چەندە بەرز بێتن ئەم کۆمەلگایە زیاتر هۆشیار دەبێتن. من پەیامێکم هەیە بۆ حکوومەت کە ئیتر بەسە بەڕاستی مامۆسایان ناکرێت دەستپێکی هەموو ساڵێکی خوێندن بە ناڕەزایەتی دەست پێ بکە بە گربوونەوە دەست پێ بکاتن بە داواکردنی مافی بنەڕەتی خۆیان دەست پێ بکاتن ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە بەڕاستی ئێمە وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ و هەروەها وەکو یەکێتی مامۆسایانیش بەڕاستی بە تەواوەتی پشتگیری لە سەرجەم مامۆسایان دەکەین سەرجەم مافی مامۆسایان دابین بکرێتن و بە مامۆسایانی وانەبێژیشەوە کە بەڕاستی مە پێمە مامۆسایانی وانەبێژ غەدرێکی گەورەیان لێ دەکرێتن حەقی خۆیانە بەڕاستی بکرێن بە گرێبەست و بۆی چیتر بەڕاستی لەم قەیرانی کە هەیەە ڕوبەڕویان بیتۆ لەم حاڵەتە ناتەندروست و نادۆرینەیە کە هەیەە بەڕاستی ڕزگار بکرێن و پرۆسەی پەرەودە فێرکردن لە هەرێمی کوردستاندا بکەوێتە سەر ڕێگەی خۆی. سپاس دەکەم. مامۆستان و شیروان کاتمان زۆر کەمەوە بەس وەکو هەنگاوی داهاتووی خۆتان وەکو ئەنجومەنی مامۆستانی ناڕازی لە بڵێن لە هەرێمی کوردستان چی دەبێت؟ بڵێ وڵا پێش ئەوە ئەگەر حەز دەکەم یەک ئیشارەت باش شتێک بە هەڵە نەڕوا بەداخەوە یعنی حەز دەکەم شتێکی نەکرێتەوە کە سوکاری خوێندکاران وا تێگەیەوە تێبگەێنێن کە مامۆسایان مەبەستیان کردنەوەی دەوامی حەز دەکەم من ئیشارەت بە یەک شت بم لە هەموو ئەو بەیاننامە و لە هەموو ڕوونکردنەوەی کە دراوە هەم مامۆسایانی سەرشەقام هەم یەکێتی مامۆسایان یەکەم شت جەخت لە دەستپێکردنەوەی دەوام کراوە. بەڕاستی کاتیەوەی ژیان ئاسایی بکرێتەوە خۆشە دەزانی سێکتەری پەروەردە سێکتەرێکی گرنگە کابێت لێەوە دەست پێ بکرێت جەخت لەوە کراوەتەوە کابێ خوێندن دەست پێ بکاتەوە بەڵام بە مەرجی دابینکردنی پێداویستەکان کە یەکەمیان خۆی لە موچە و دۆمیشیان لەو بودجە و لەو مەسارفی دارایی بۆ خوێندنگا و پەروەردەکان کە بەداخەوە تا ئێستا هیچ نەکراوە. هەنگاوی داهاتوو زۆر بە کورتی مامۆستا هەنگاوی داهاتوومان ئێمە بەڕاستی لە هەم لەگەڵ یەکێتی مامۆسایانی لەگەڵ هەموو لقەکانە لەو توێژیەوەیان کە بەڕاستی ئەوان ئەو بەیاننامانی کە دەریان کردوە تەنها بەیاننامە نەبێ بەڵکو بە کردار فشار لە دەسەڵات بکەین بەشکمەمەیە گوێ لەو داواکاریانە بگرێ و بێ بەدەم داواکاری مامۆستا. سپاس دەکەم. مامۆستا ئەحمەد کاتمان زۆر کەمەوە بەس لەبارەی مامۆسایانی وانەبێژ هیچ هەوڵێکێ بەوەی کە بکرێن بە هەمیشەیە کە 17,000 و ئەتا من بڵین مامۆسایەکم نووسینی مامۆسایەکم بەرچاوکەوت کە وانەبێژە لەبەرەوەی کە میلاکی بۆ هاتووە لە قوتابخانەکەی خۆی دوورخراوەتەوە و سەبارەت بە مامۆسایانی ناوچەدراوەکانیش بە کورتی قسەمان بۆ بکەین. بەڵێ بەنسبەت مامۆسایانی وانەبێژ ئێمە لە بەیاننامەمانە تاکیدمان کردوتەوە کە ئەو 17,500 مامۆسای وانەبێژەیە ئەمانە بکرێنە گرێبەست و دوایی دابمەزرێن چونکە ناکرێ مامۆسایە کە تەعینە بێت لە جێ ئەو دای بنەی هیوایە 5 ساڵە 6 ساڵ زیاتر دانراوە بۆیە پشتگیریمان لێ کردووە و بەنسبەت مامۆسایانی ناوچە دابێنراوەکانیش ئێمە لە هەوڵەکانە بەردەوامین بۆەوەی بگەڕێنەوە سەربەخا و لەگەڵ حکوومەتی هەرێم قسە کراوە لەگەڵ حکوومەتی مەرکەزیش قسە کراوە بەڵام ئەوەی ئێمە هەستی پێەکەین حکوومەتی هەرێم نایەوێ بەڕاستی بێتە ژێرباری ئەو بابەتە چونکە ئەمە حەقێکی یاسایی و ئاسایی خۆمانە و بۆیە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین چونکە کێشەی خوێندنی کوردی هیچ پەیوەندیەکمان بە هەرێمەوە نییە تەنیا ئەو موچەیەکە ئێستاوا لەبەر چاوە موچەی مانگی چواری نەداوە ئەوە موچەی مانگینەوە حکوومەتی مەرکەزی بە مامۆسایانی یەیدا کە لە ناو قوتابخانەکان پێکەوەی ئەمە کە بەڕاستی 17 ساڵە حکوومەتی هەرێم و ناوەند کردویانە بە سیاسی وەکو پرۆژەشمان ئێمە دەستپێکی خوێندنی پۆلی 1 و 2 ئەمانە لە دەیدە دەستپێکە ئێمە پێش ئەوە لە 6 دەیە کە یادی یەکێتی مامۆسایانی کوردستانە ئێمە پێشەوە کۆبوونەوەیەک ئەنجامە دەین بۆ ئەوەی هەڵوێستێکی جدیمان هەبێ و یەکێک لەو ئەگەرانەش بایکۆتی سەرتاسەریە کە بە هەولێر و دووهۆکیشەوە چونکە ئێمەوەکو یەکێتی مامۆسایان خوێندنی ئەلکترۆنی لە ناوەندەکانی خوێندنین ئێمە ڕەت دەکەینەوە بەڵام بۆ سوود وەرگتن زۆر احتیاجیە. باشە مامۆستا زۆر بە کورتی لە سەبارەت بە دەستگیرکردنی مامۆسایان چ پەیامێک شتێ بۆ وەرپرسان بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ بۆ مەسلەی دەستگیرکراوەکان ئێمە داوامان لە حکوومەت کردووە لە وەزارەتی داخۆ لە داخلیمان کردووە کە ئەو مامۆسایان و خەڵکانەی کە لەسەر ناڕەزاییەک و مافی ڕەوای خۆی گرتراون بەربدرێن. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان بە تایبەتی مامۆستا بەدەل و دەڤەری دۆهۆک.
بەڵێ سوپاس دەکەم مامۆستا زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی مامۆسایان هەروە مامۆستا نەوشیروان حەمە غەریب ئەندامی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی هەروە مامۆستا نەوزەت عومەر ئەندامی لیژنەی باڵای ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ